نەمامەکانمان بە سەرکەوتویی هاوینیان تێپەڕان. ئەم نەمامانە دامەزراوەی ڕۆکی کوردستان لەگەڵ کۆمەڵە کەسی دڵسۆزی ناوچەکە ڕوانمان و ئەمە لە چوارچێوەی پرۆژەی وژانەوەی دارستانەکانی بەڕووی لە کوردستان کە فەندی پرۆژەکە دامەزراوەی نەشناڵ جوگرافی فەندی کردبوو. ئێستا شابەشێکی زۆری نەوامەکانمان وەرزی هاوینیان تێپەڕاند و تەسەور ناکەین تر هیچ کێشەیەکیانە بێت. و ساڵی داهاتووش متابعەیانەکەینەوە ئەگەر پێویستیان بە ئاودان بێ ئاویانەیەنەوە، بەڵام لەو باوەڕین کە هیچ شتێکیان پێویست نەبێ و بوو بێت نەدارێکی تاوە.